بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەکەتان بەرنمەی بەدانایی لەگەڵ میوانی هەمیشەی ئەم بەرنمەیەمان زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. مامۆستا جان سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوا لە جەنابیش بێ بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. مامۆستا لە درێژەی بەرنمەکەمانە لەو بابەتی جەنابەت لەسەر دۆخی هەرێمی کوردستان نووسیوتە دا ئەڵلقەمان لێ تۆمار کردووە و دا بابەتمان شرۆڤە کردووە. پشت بەخوای گەورە ئەمڕۆ لە ئەڵلقەی 11 باز لە بنەمایەکی دیکەکەین کە جەنابەت ئاماژت پێ کردووە پاکسازی بە پاکان و چاکسازی بە چاکان و ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت. لەوە چێ بابایە کە ئەمە بخوێنێتەوەیان کە بینەرێک گوێی لەمە بێت جۆرێک لە پند لە نەغمەیەکی شعری گوێی لەمە بێت چکم داڕشنێکی جوانی بۆ کراوە لەبەرەوەی جەنابەت نووسەری ئەم دەقەیت حەزەکەم تێمان بگەینیمە بەس لە چیە لەوەی پاکسازی بە پاکانەکرێت چاکسازی بە چاکانەکرێت. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. أو بنمايك من أو نشانا بوداناوا ما بستم في أويك أو أكو بنشينيشي لوجيكي منطقي ضل فاقد الشيء لا يعطيه كسيك شتيشي نبي ناتواني لي ببخشه يا بي بخشه گومانی تێدانە کە واقعێک کە بویسترێ پاکسازی تێدا بکرێ واتە بژار بکرێ لەو کەم و کوڕی و لەو ناهەمواریانەی کە تێکەوتون پاکسازی من بەس پێی ئەوەیە جا پاکسازی دیارە وشەیەکی مانافراوانە گشتگیرە ینی لە ڕووی فیکریەوە لە ڕووی ڕەوشتیەوە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە هەر ڕوویەکەوە کەموکوڕی فەساد ناڕێکی دەکەوێتە شتێکەوە دیارە ئەگەر بوێسترێت پاکسازی تێدا بکرێ و دواتر چاکسازی مەبەست لە چاکسازیشەوەی کە دوای بژارکردن ئەمجا ڕازاندنەوە ئەوە زانایانی تەزکیەی نەفس ئەو زاراویان بۆ داناوە التەخلیەة من الرەذائل والتەحلیەة بالفەضائل بژارکردن لە صفەتە نزم و خراپەکان و ڕازانەوە بە صفەتە بەرز و پەسەندەکان. ئێمە گەر بمانەوێت لەم هەرێمی کوردستانەدا یا لە هەر واقعێکی دیکەدا هەڵسین بە پرۆسەی پاکسازی واتە هەڵسین بە بژارکردنی کۆمەڵگاکەمان واقع سیاسیەکەمان لەو کەم و کوڕیانەی کە تێکەوتوون کە بێگومان مەبەست لەو کەم و کوڕیانە لەسەر ئاسی هەرێمەکە بە تایبەت لە ڕووی حکمڕانی و مەبەست زوڵمە مەبەست نەبوونی دامەزراوەکانە یا پێشێلکردن و پەکخستنی دامەزراوەکانە مەبەست پێشێلکردنی یاسایە مەبەست ئەوەیە کە بە جۆرێک مامەڵ لەگەڵ خەڵکدا بکرێت کە پاشخانی فیکری و سیاسیان تێبخوێندرێتەوە لە جیاتیەوەی کە مرۆڤ بوونیان و هاوڵاتی بوونیان بکرێتە پێوەەر و سەنجی مەحەک و مەبەست ئەو قۆرخکاریە کە هەیە مەبەست گەندەڵیە کە هەیە ئەگەر بویسترێ پاکسازی بکرێ و چاکسازیشی تێدا بکرێ چاکسازی ژواتە پێچەوانەی ئەوانە بچەسپێندرێ ببێتە وڵاتی دامەزراوەکان یاسای تێدا سەروەر بێ و هاوڵاتی بوون و مرۆڤبوون تێدا سەنجی مەحەک بێ و دادگەری بچەسپێ و یەکسانی هەبێ بۆ هەموو لایەک هەلەکان و دەرفەتەکان بۆ هەموو لای دەستەبەر بکرێن و پاشان ئەو شەی دیشم کە بەکارهێناوە ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت. ڕاستکردنەوەش دیارە وەکو بڵێ هەردوو هەموو لای دەگرێتەوە شتێک کە خوار دەبێت ڕاست بکرێتەوە. مەبەست ئەوەیە کە ئەگەر کەسێک لە خودی خۆیدا پاک نەبێ چاک نەبێ و ڕاست نەبێ بە تەئکید هەروەکو چۆن کەسێک کە پارەی نەبێ ناتوانێت پارەدا بە خەڵک کەسێک کە سێوی پێ نەبێ ناتوانێت سێوان بدا بە خەڵکی بە هەمان شێوە کەسێکە لە خودی خۆیدا جا کەس وەکو شەخص وەکو حیزب وەکو لایەن وەکو هەر کەسێک ئەگەر پاک نەبێ پاکسازی پێ ناکرێت چاک نەبێت چاکسازی پێ ناکرێت ڕاست نەبێت ڕاستکردنەوەی پێ ناکرێت
يعني هو وبلشتي منطقية. طبعا من هو لا شناياتي شو قرآن ورم قلتوا خايف الرجال لسورة يونس ده لباسي تيك جيران ومستمر نيوان موسى عليه الصلاة والسلام وفرعون كفرعون جادو قركاني بوديني لو سياق ذا أو الرسيهات وكذا فرمي إن الله لا يصلح عمل المفسدين بيقومان خوا كاري تيك دران شاكناكا لو سياق ذا كذا فرمي وقال فرعون ائتوني بكل ساحر عليم فلما جاء السحرة قال لهم موسى ألقوا ما أنتم ملقون فلما ألقوا قال موسى ما جئتم به السحر إن الله سيبطله إن الله لا يصلح عمل المفسدين ويحق الله الحق بكلماته ولو كره المجرمون. آية كان أواد فرمون دفرمي وفرعون قتي همو جادو قريش زانا وشار زانبو بينن كات جادو قركان هات موسى بي فرمون أو كبيتان فريدا دیارە جادووەکەی ئەوان ئەوە بوو کە ئەو پەت و گرویسیان پێ بوو گۆچانیان پێ فڕیان دەدا لە بەرچاوی خەڵکدا و بە مار و بە حەزیە هەژدیها کاتێک کە فڕیاندا موسا فەرمووی ما جئتم به من السحر إن الله سيبطله ئەو جادووەی کە کردتان خوا هەڵی دەوەشێنێتەوە دەیپوچێنێتەوە بۆچی أو ياساي خوا أو يدعي دي إن الله لا يصلح عمل المفسدين بيجومان خوا كاري تيقدران خرابة كاران شاكناكا واتا ببرهم دبي بأحكام دبي جاء مما بسم أوي براسي كهندي كس بانقشي أو دكا كبل شاك سازي دكين بل باك سازي دكين بارودوخا كراز دكين هو كاتيك أو ذكره كأول كسا أو لا ينا بيشي بو بروسي هلسن لخودي خوي عنده شون كهميشة كردوي إنسان برهمي كسايتي إنسانة كردوي لا ينك برهمي كسايتي جور شونتي أو لا ينا قال لخودي خوي ده باك نبيت شون باك سازي بكاش يعني وقت شون باكي بشاس بينجر خوي نيبي شون چاکی بچسب پێ ئەگەر خۆی نەبێ و چۆن بارودۆخێکی لار ڕاز دەکات و گەر خۆی ڕاست نەبێ هەروەها لەو ئاەتەی دیکە کە من لەوێدا هێناومە کە دەفەرمێ والله لا يهدي القوم الظالمين وأخوا ستەمکاران ناخاتە سەر ڕێی ڕاست لێرەدا تەمان وشەی هیدایەت لا يهدي لێرە بە معنای ڕێنمایی ناکان نییە خوا ستەمکاران ناخاتە سەر ڕێی ڕاست چونکە خوا سبحانه وتعالى وەکو ناردنی ڕێنمایی بۆ هەمووانی ناردووە بۆ هەموو لای بەبێت جیاوازی بەڵام کێن ئەوانەی لە ڕێنمایی خوا لە هیدایەتی خوا بەهرەمەند دەبن ئەوانەی کە دەستیان نەچوو بێتە زوڵمەوە کەسێک کە دەستی دەچێتە زوڵمەوە ناکەوێتە سەر ڕێی ڕاست جاجاری وایە پێی نازانێ بە ڕێی ڕاستەکە نایبینێ بەڵکو ڕاست بە چەوت دەبێنێت چەوت بە ڕاست دەبێنێ ئینسان بینینەکەی تێک دەچێت هێڕوانەکەی تێک دەچێت وەجاری وا هەیە کە دەیزانێ بەس نایتوانێ چۆن دەزانێت کە دەبێت بەو شێوێ بێت و ئاوا وڵات بەرەو پێش دەچێت و ئاوە بۆ هەموو لایەک باشە بەڵام ئەو بەرژەوەندی ناشەریەکانی بەستراونەوە بە زوڵمەوە بەستەمەوە بە بێدادیەوە ئەگەر بێت و زوڵ مستەم و بێدادی نەمێنێ ئەو ڕاوسیە خراپە ڕاوەکەی پێ ناکرێت ڕاوسی خراپ لە ئاوی لێڵدا ڕاو دەکات دز بازاری ئالۆزی دەبێت هەروەها ئەوەی دیکە ئاەتی دیکە کە دەفەرمێ والله لا يهدي القوم الفاسقين خوا کۆمەڵی لاڕێیان ناخاتە سەر ڕێی ڕاست یا ڕێنماییان ناکە بەڵام ڕاستتر و ئەمانای دۆمی لێبگرین نایان خاتە سەر ڕێی ڕاست کەسێک کە لا دەدا ئەی خۆ تازە کە لێ ڕێی ڕاست لای داوە فیسق بمعنى خروج الفاسقين يعني الخارجين عن الصراط عن الطريق جاء لحكم عقل درتشون لحكم شرع درتشون لحكم فطرة درتشون لحكم منطق درتشون قرنقو درتشون كدرتشو وتازا ريكنا بين الري راسك ما بس خوي لا يداوى بخوشي بيت وصريك بلا ما بس لا في هوية براسي لم بنشيني ك أجر بما نوير بس جدي بير لو كانوا أنبارو دو خدشاكين
ئەو کاراکتەرانە کە ئەویان لە مێشکدا هەیە ئەویان لە کەلەدا هەیە ئەویان لە بەرنامەدا هەیە پێشی دەبێت چاو بە خۆدا بژێڕنەوە من زۆر زەرگوتومە ئەو بڕیار بەدەستانی ئەم وڵاتە دەبێت چاوێک بە خۆیان و حیزب و خزم و دەوروبەری و ئەوانیان دابژێڕنەوە ئەوان دەوروبەرەکەی ئەوان بارودۆخەکەیان تێکداوە دێت و تا ئەوان چاکنەکەی ئەوان ڕاستنەکەیەوە پاکسازی لەوێدانەکەی خۆت چاکنەکەی کە زۆر جار بێتانەی خراپ و دەوروبەری خراپیش لەقەدەر ئەو کەسن کە لە دەورنی دیسان ئەوەش نابێ لەوەشدا نایە بە سەهوو بچین ئەو بەرپرسە ئەو بڕیار بەدەستە زۆر زۆر ئینسانی باشە بەس حیفێ دەوروبەرەکەی خراپە قەتوانیە چۆن قەدوانیە الطيور على أشكالها تقع الجنس إلى الجنس يميل ئەگەر ئینسان خۆی باش بێ تۆ تەماشا بکە مخناتیس چی چێژ دەکا بۆ لای خۆی لە جنسی خۆی ئایا تەختە و نایلۆن و پوشکە و کا و چیلکە چێژ دەکا نەخێر بەڵکو دەبێشتەکە لە ڕەگەزی خۆی بێ لە جنسی خۆی فافۆن جەزب دەکا نەخێر بەڕاستی هەر کەسە لە شێوەی خۆی دەوروبەر بۆ خۆی پەیدا دەکا دەبێت زۆر وریابین لەوە بەڵێ جاری وا هەیە ئەو کەسە ئەو بەرپرسە و بڕیار بەدەستە مەرزنی ئەوەندە خراپ بێ خەڵکێکی خراپ دەوری لێدا خراپتری دەکەن بەڵام بۆ خۆشی سووسی تێیدا هەیە و گوتراوە کاتی خۆی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا ڕەحمەتی خوای لێ پێنجەمین خەلیفەی ڕاشید کە پیاوێکی زۆر ساڵح بووە لە بەنی ئومەیە وەکو زانیان گوتویانە عومەر بن عەبدولعەزیز نەجیب بەنی ئومەیە یعنی باشترینی بەنی ئومەیەیە جا لە سەردەمی ئەودا دەڵێ خەڵک دەیان پرسی چەندت قورئان لەبەر کردووە شەو نوێژت چۆنە ڕۆژی سونەتت چۆنە سیرەی ڕەحمت زانست چەند وەدەستێناوە چیت کردووە لە کاری چاک باسی ئەو لە کۆڕ مەجلیسەکاندا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ چکە بۆ خۆی خەریکی ئەوە بوو لە سەردەمی سولەیمانی کوڕی عەبدولمەلیک و وەلیدی کوڕی سولەیمان و ئەوانی دیکە دەڵێ باسی خانوبەرە بوو باسی بازرگانی بوو باسی ماڵ و سامان بوو باسی ئەو شتانە بوو باسی دنیا بوو جای شێک لە زانایان دەڵێ الحاکم سوق يروج فيها ما يروج عنده يعني شتێک لە لای پادشا حکمڕان ڕەواجی هەبێ ئەو شتە لە دەوروبەری ئەویش ڕەواجی دەبێ وەکو بازار ڕایە بۆیە کاچی خۆم نابێ خۆمان هەڵخەڵەتێنین هەر بڕیار بەدەستێک دەوروبەری بە بیتانەیەکی خراپ تەنرا بوو وەکو گوتم دەبێ نیشانەی پرسیار خێ سەرخۆشی بۆچی خەڵکی باش بەلای خۆت دەجەزب ناکەی خەڵکی دڵسۆز خەڵکی نەزیه خەڵکی پاک ئەو کۆمەڵگای ئێمە چ لە چینی سیاسیدا لە چینی خوێندەوار و ڕۆشنبیرانیدا لە چینی ئیداریەکانیدا خەڵکی باشەر هەیە بێگوان جەناب مامۆستا ئەگەر ئەو ئینسانە بۆ خۆی باش بێت لە شێوەی خۆی خەڵک بەلای خۆیدا چێژ دەکا وەگە خراپیش بێ هەر لە شێوەی خۆی ئەگەر لەو ئاەتانی جەنابت ئاماژەت پێ کرد ینی لەوانەوە ئەم قسەیە بکەینەوەی کە زۆر جار دوعا کرێ خوایە گیان ئەم وەزعەمان بۆ چاکەی خوایە کار بەدەستان چاک بن خوایە چی کۆمەڵە دوعا بەرزەکرێتەوە بۆ لای خوای پەروەردگار خەڵگەڵە باشە بوو خوای پەروەردگار ئەم وەزعەمان بۆ ناگۆڕێ ئەوەی کە جەنابتە فەرمی خوای گەورە شتێک دەستکاری ناکا و ناگۆڕێ کە بەرهەمی خۆمان و خۆمان لامانداوە بۆیە خوای گەورە نایکات دوعا ئەویش مەرجی خۆی هەیە شێوازی شەرعیانەی هەیە جارێ هەر کەسێک دوعایە بکە پێچەوانەی یاساکانی خوا بێ ئەو دوعایە لە جێی خۆی دانیە وەکو کوردەواری خۆمان دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ نابێ قسێ بکەی بێجێ بێ بۆ وێنە تۆ لە زستانە دەبڵێ خوایە با سەرمانە بێ یا لە هاوین دەبڵێ خوایە گەرمانە بێ یاسای خوا وایە هاوین گەرمە زستان ساردە یا خۆ لە ئاوێ باوێی بەبێ ئەوی مەلە بزانی خوایە نەخنچێ مەلەش نازانم بەڵام دەربازە بکەی ئەوە مەگەر وەکو شتێکی خارق العادە ئەگەر نابە پێی قانونی خوا بێ پێی یاسای خوا بێ ئەوەی مەلە نەزانێت لە ئاودا دەخنچێ کافر بێ یا موسڵمان بێ ئەوەی مەلەش بزانێ مەگەر چۆن دەنا دەرباز دەبێ بۆ چونکە بە پێی یاسای خوا کە شوێ نێو ئاو دەبێ مەلە بزانێت جا ئەوە یەک
واتە نابێ دوعایەک بکرێت داوایەک لەخوا بکرێت پێچەوانی یاساکانی خوا بێ ئەوەی کە تەمبەڵ دانیشتووە دەستە و ئەژنۆ لە واقعەکەوە ڕادەمێنە جا خوایە چاچێکی بۆ خوا کرێکاری ویە ئەی خوا تۆی دروست نەکردووە ئەی بۆ خوا دەفەرمێ وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون بڵێ کار بکەن بجوڵێن خوا کردەوەکەتان دەبینێ و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و بڕوادارانیش دەبێ کار بکرێت دەبێ هەوڵ بدرێت کۆشش بکرێت ئەوە یاسای خۆیان دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى بۆ مرۆڤ نییە مەگەر هەوڵدات مەگەر کۆشش بکە جاک تەماشا بکە لێرە فەرموویەتی وأن ليس للإنسان نەیفەرموو للمسلمی للمؤمنی یعنی مرۆڤ بەگشتی کافر بێ یا مسلمان بێ بە ئەندازەی ئەوەی کە هەوڵ دەدا و کۆشش دەکا بەرهەمی دێتە دەست وەکو لە سوورەتی ئیسراءدا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد ثم جعلنا له جهنم يصلاها مذموما مدحورا ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك وما كان عطاء ربك محظورا باسی ئەهلی دنیا دەکا خوا دەفەرمێ هەر کەسێک دنیای بوێ بە ئەندازەی کە بە چاکی بزانین بۆ هەر کەسێک پێی دەدەین بەڵام دوایی دۆزەخ شوێنێتی دوایی دەفەرمێ هەر کەسێک دوا ڕۆژی بوێ و هەوڵیشی بۆ بدا و بڕواداریش بێ ئەوە لەوش پێی دەدەین دوایی دەفەرمێ کولە نومێدوو واتە هەردوو لایەن ئەهلی دنیا و ئەهلی دوا ڕۆژ ئیمداد دەکەین ینی هاوکاریان دەکەین پێیان دەدەین من عطاء ربك لا بخششي پروردگارت وما كان عطاء ربك محظورا بخششي پروردگارت قدغني واتلا كافرانش قدغنيا كافرش هول دا برهمي دەگیر دەبێ مسلمانیش هەوڵ نەدا هیچی دەگیر نابێت یاسای خۆیە مەبەستم دوعا کۆمەڵێک مەرجی هەیە شەی لە مەرجەکانی و نابێ شتێک بڵێ پێچەوانی یاساکانی خوا بێ یەک دوو و نابێ دوعا بکرێتە بەدیل بۆ هەوڵدان تۆ تەماشای پێغەمبەری خاتەم کە محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە کۆش دەکات لە مەکەوە بۆ مەدینە تەماشای بکە شێوەی کۆچکردنەکەی هەرچی هۆکار هەیە و بە فکری بەشەردا دێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دابینی کردووە دوو وڵاخیان بۆ خۆی و بۆ ئەبوو بەکر دوو وڵاخی کڕیون تەرتیبی کردوون کاو ئالیکیان بدەنێ حازر بن بە شەو لە ماڵ دەردەچێ پاشان دەچێتە ئەشکەوتێکەوە کە پێچەوانەی ئەو ئاراستەیەکە بۆی دەچێت ئەو دەبێ بەرە و لای ڕۆژهەڵات و باکوور بچێ کە مەدینە لەوێ کەچی ئەو دەچێتە ئەشکەوتی ثەورەوە کە لە خوارووی لە باشووری مەککەیە ینی پێچەوانی ئەو ئاراستەیەکە بۆی دەچێت چکە ئەوان دەچن لەولا دەگەڕێن گومانیان وایە بەرەو مەدینە چوو بێ بەڵام ئەو دەچێت بەرەو ئاراستەیەکی پێچەوانە و سێ شەو ڕۆژ لەوێدا دەمێنێتەوە و دوایی ئەسما خواردنیان بۆ دێنێ و عەبدوڵای کوڕی ئەبوو بەکر مەڕەکان دەوەڕێنێ و بۆی شوێن پێ ئەسما بسڕێتەوە و ئەمجا کەسێک دەگرێ بۆی کە پێی بچێ بۆی کە بێتە دەلیلیان عەبدوڵای ئیبنی ئوڕەیقیط کە موشریک بووە بۆ دیارە موسڵمانێکی شارەزای دەست نەکەوتووە ئەوە هاوبەش بۆ خوا نەر بۆ بەڵام شارەزا بووە دیارە جێی متمانەشیان بوو ئەوە بە دەلیل دەگرێ نەک بڵێ وڵا دەبێ مسڵمانێک یەخە مسڵمانێکی نەشارەزا چ سوودی هەیە کافرێکی شارەزا لە پسپۆڕ لی بەهرەمەندە مەبەستم لە هەموو حاڵەتەکاندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هۆکارەکان ئەوەی کە دەستی گەیوەتی هەمووی دابین کردوون ئەمجا دوای دوعای کردووە کەواتە دوعا دەبێت لە شوێنی خۆی دابێت پرسیارەکە دەوە بوو کە ئایا خەڵکی ئەمە زۆر دوعاکە و دوایڵن خۆی گەورە بەدەم دوعاکانمانەوە ناتن لەبەر ئەوە کە دوعاکان لە جێ خۆ دانین و دوعا زۆر کەس دەیکا بە بەدیل بۆ هەوڵدان بۆ زانیاریت من هەرچەندە باسەکەمان ئەوە نییە بەڵام زۆر تێبینیم هەیە لەسەر دوعای زۆر لە مامۆسایەکان جاری ئەو دوعا دوور و درێژانی کە دەکرێن نەک هەر هی ئێرە هەر لە سعودی و پێداوەرە کە من پێم وایە لە ئەنجامی ئەوەدا کە زۆر لە مەلایەکانی سعودی و عالمەکان بواریان نادرێ ئەرکی فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە ئەرکی قسەی حەقکردن ئەمجا ڕێ بە خەڵک نادرێ خۆ پێشاندان بکامان بگرێ ڕەخنە بگرێ ئەوان هەموو قووەتی ئەویان هەموو خسۆتە نێو دوعا
ئەنجا لێرە ئەو مامەسانی خۆشمە زۆریان لاسایی وێ دەکەنەوە دوعای نیو سەعاتی نییە لە ئیسلامدا ئەو تەماشای قورئانکە هیچ پێغەمبەرێک نییە عەلەیهیمو سەڵات وسەلام نیو سەعات هەرچی داواکاری دنیا و قیامەتێ بێنێ خڕیکاتۆ لەو مەقامەدا شتیوان نییە دوعاکانی پێغەمبەر تەماشاکە عەلەیهی سەڵات وسەلام هیچی لە چەندێ ڕێک تێ ناپەڕێ ئەو پەڕی بالا پەڕەیەک بێ بەڵام تۆ بێنی سێ چارەک نیو سەعات 20 دقە بەتایبەتی لە قونوتی ڕەمەزاندا خەڵک ڕابگری کەم بۆ خۆم لە سعودیە نوێژم کردووە ئەو ساڵە بۆ کۆبوونەوەی مەککە چوین لە 2006 کۆبوونەوەیەک بوو بۆ چارەسەری کێشەی عێراق و بڵێن هەموو نوێنەرانی هەموو لایەنەکان چوو بوون ئێمەش چوو بووین سێ چارەک و نیو سەعات دوعا بکرێ هەرچی بە فکر و تەسەووری بەشەردا دەبیهێنی خوایە ئەوەم بۆ بکە ئەوەم بۆ بکە یا لێرە هەندێک لە مامۆسایەکان دوعا دەکەن خوایە هەرچی ئافرەتە و شووی پێ نەکراوە شووی بۆ پەیداکەی هەرچی پیاوە ژنی لێهێناوە ژنی بۆ پەیداکەی هەرچی کرێچیە خانووی بۆ دابینکە هەرچی قەرزارە قەرزی بدەیت هەرچی نەخۆشە چاکی بکەوە جاخۆگە و دوعانە قبول من دەبێت هەرچی ئەم دکتۆرەکان هۆیان ئەوە دابخرێن و ژیان ئەسڵ ڕادەوەستێ یعنی ئەو دوعانە هەمووی بێجێن یعنی خوایە هەرچی قەرزارە قەرزی بدەیەوە هەرچی نەخۆشە چاکی کەوە هەرچی منداڵی نێ منداڵی بدەیە نابێشتی وە خوای پەروەردگار بە دەقی ئاەت دەفەرمێ ويجعل من يشاء عقيما وهنا زوكا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قەت عادەتی وا نەبووە یا ئەوجا بەبارەکەی دیکەدا خوای هەرچی کافر لە بینی بەری منداڵەکانیان هەتی بکەی ژنەکانیان بێوەژن کەی ماڵەکانیان کاول کەی جا خۆگە دەوڵەتێکی ئیسلامی هەبێت دنیادا بگرێ خۆ هەر دەفری ئەوە دەکەم هەتیوان بەخێوکە و بێوەژنان بحوێنێتەوە ئەوە چی و دوعایە ئەمە بەسەکەی من پرسیارەکە ژەنای مەسەلەوە بوو کە یعنی ئەو شتانی خەڵک خۆی ینی لە ڕاستە شقامەکە لایە ئێوە خوای گەورە بیهێنێتەوە جا منیش مەبەستم ئەوە بوو بەو مناسبەتەوە ئەوە باسکەم کە بەڕاستی زۆر لە خەتیبەکان و تاربێژەکان زۆر دوعا دەکەن من لێرە دەمێ ئەوانە هۆشیار بن کە ئەوانە هیچی شەرعی نییە هەرچی کافرە بیفەوتێنە کواشتی وا هەیە خوا دەفەرمێ هو الذی خەلەقەکم فمنکم کافر ومنکم مؤمن کافر و مسلمان دەبێ هەبن بيجدان تعقيد كاتو ليبلو بعضكم ببعض ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض وهذا يتواني كافران بين بره بلان دي بيكتان تعقيد كاتو قرزار دبي نخوش دبي ساق دبي شاك دبي خراب دبي جاقس خد جوانا وي جناب الضلي خلق دەیەوێت کە بەدەستی خۆی تێکیاوە بەس خوا بووی بەڵە دێ بۆ خۆی هیچ نەکە خوا هەموو شتەکانی بۆ بکە ئەی خوا تۆی بۆ چی دروست کرد ڕاست مامۆستا لەوەی کە ینی تێبینیم کردووە جەنابەت وەکو جۆرێک لە قۆناغبەندی سەرەتا بە پاکسازی هێناوتە دوایی بە چاکسازی دوایی بە ڕاستکردنەوە ئەمێ بزانم ینی هەروە بە ڕێکەوت ئاوایە یان بە مەبەست ئاوا بە قۆناغبەندی بەڵام وەڵامەکەی بۆ دوای ئەم ناوبڕە خۆشەویستان پاش پشوویەکی کەم دێنەوە دووبارە سڵاو بەڕێزان خۆشحاڵین کە لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر لەگەڵ ئێوەدا بەرداوامین مامۆستا پێش پشووەکە لێم پرسیت پاکسازی و چاکسازی و ڕاستکردنەوە هەروە بەڕێکەوت ئەم وشانە ئاوادانراون یان نەخێر دەبێت قۆناغبەندی لە پاکسازی و چاکسازی و ڕاستکردنەوە هەبێت بەڵێ ئەگەر تێبینیت کردبێت جەنابیشت و بینەران و بیستەرانی بەڕێزیش من لە کۆی کتێب و بەرهەم و وتار و کۆڕ و چالاکی فکرەکانمدا ڕەچاوی ڕیزبەندی عەقلی و مەنتیقی دەکەم واتە شتەکان چۆن لە دنیای واقعدا هەن هەوڵ دەدەم ئاوا ینی ڕیزبەندی مەنتیقی ڕەچاوکەم پلە پلەی ئەگەر کەسێ بێوێ زەویەک داچێنێ بێوێ زەویەک بکاتە کشت و کاڵ چی دەکا پێشێ دیارە پێشێ دەچێ ئەگەر گاشە بەردی گەورەی تێدا بن ئەگەر شتێکی نەگونجاوی تێدا بێ کە نەگونجێ لەگەڵ کشت و کاڵدا لای دەبەرێ واتە هەڵی داوێژێرێ هەڵوێژارتن یاخود بژارکردن ئەمجا دوای دێنە دەیچێڵێ دوایی دێنێت دەیچێنێ یعنی هەمیشە بژارکردن و پاکسازی لە پێش چاکسازیەوەیە دیارە وەکو گوتم وشەی ڕاستکردنەوەشمانداناو کە هەرچەند هەردووچی دەگرێتەوە بەڵام
یعنی ئێمە جاری وا دەتوانین بڵێن ئەم وڵاتەی ئێمە پۆخەڵ کراوە پیس کراوە بە زوڵم و ستەم و بێدادی و بێسەرەوبەرەی دەبێت پاکسازی تیا بکەین و لە جێی منکەڕ و خراپەکان ئەمجا شتی چاک دابنین دەستگونجێ بە شێوەیەکە تعبیری لێ بکەین بڵێن ئەم حاڵەت و بارودۆخەی ئێمە لارە وەکو چۆن کەسێک بارە دەخات سە پشتی وڵاخێک بەولادا لار دەبێت ڕاست بگرێتەوە یا کەسێک مەسەن بەڕێیەکی لاردا دەڕوا ڕێەکەی هەڵە دەکات دەبێت ڕاستی کەیەوە بێنێەوە سەر ڕێ دەگونجێ بەوەش تعبیری لێ بکەین بۆ یەکتومە ڕاستکردنەوەش بەڕاستان دەکرێت یعنی وەکو تەدەڕوجی منطقی لۆژیکی دیارە پێشتر باسم کرد لە ڕووی تەزکیەی نەفسیشەوە دەی پێشێ تەخلیە هەبێ ئەمجا تەحلیە دەبێ پێشێ بژارکردن هەبێ ئەمجا دوایی ڕازانەوە دەبێ ینی کەسێک ئەگەر جیرۆ دەبوو بێ بە ناشەرعیانەوە بۆکو لە ژیانی تایبەتی خۆیدا گەر جیرۆ دەبوو بێ بە غەڵەت و پەڵەت و کەم و کوڕی گوناحانەوە دەبێت چی بکە هەر یەکسەر دەست دەکات بە تاعات جاری پێش واز دە خراپەکان بێنێ ئەمجا دوایی دەست بە چاکان بکە ئەتا زانایان دەڵێن لە باسی تەوبەکردندا گەڕانەوە بۆ لای خوا دەبێت پێشێ چی بکە هەنگاوی یەکەم بریتە لەوە کە دەست هەڵبگرێ لەو گوناحانی تاسا کردوونی ئەوە بژارکردنەکەیە دەست لە گوناحان هەڵبگرێ هەنگاوی دوم ئەوەیە کە پەشیمان بێتەوە لەوەی کە کردوێتی هەنگاوی سێم ئەوەی کە بڕیاردا نەگەڕێتەوە سەریان لیان پەشیمانە بەدڵ بەکردەوەش نەچێتەوە سەریان ئەمجا دوایی پێچەوانەی ئەوانە بکە پێچەوانەی ئەو کردوانی کە تاساکردن و گوناح و تاوانانە پێچەوانەی ئەوانە ڕەچاو بکە کەواتە وەکو جەنابی هەل لە خۆ دانراوە لە خۆ دانەدراون وڵا زۆر باشە لەوە چێسەیەکی بپرسێ مامۆستا عەلی باپیر سە بێگومان کەوترێ و زەویە پاک کراوەتەوە لە مین کاواتە پێشتر بە مین پیس بووە یان زەویەکی کوشت و کاڵی بژاری هەبووە یاخود گاشە بەردی گەورە گەورەی لێ بۆ هەک جاریوە لە ناو زەویەکەدا کۆمەڵە بەردی خڕ دەکرێنەوە سەریەک ناتوانێت بیان بەتە دوور لەوێدا کۆیان دەکاتەوە وچکە بەردەکان ئەگەر هەبن ڕێ لە کشت و کاڵ دەگرن ژینگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئیدارەدانی ئەم وڵاتی ئێمە بەچی پیس بووەوە جەنابەت دەڵێ ئەبێ پاک بکرێتەوە و بە پاکانیش پاکەکرێتەوە وەڵاهی کاکەدانا من پێم وایە ئەم وڵاتەی ئێمە خوا خێروبێرێکی زۆری تێ هاویشتووە دیارە بەم دواییانە زاندرا کە ئەوە نەوت هەیە لە هەرێمی کوردستانداوە پێشتر وازاندرا لە کەرکووکەیە و ئێستا دەرکەوتوە کە غازیشێ و ڕەنگە دوایی دەرکەوشتی کەشی تێدایە ئەمجا ئەم وڵاتە ئێمە وڵاتێکی کشت و کاڵیە ئاوی شیرینمان هەیە کاکە دانا لە هەندێک شوێنان دەبێت ئاوی سوێر بپاڵێونج ئەو ئاوی شیرینیان دەزەکەوێت ئێمە و ئاو کانی سەرچاوانە ئەو زەی گەورە و زەی گچکە و ئەو کە بەنداوانەی لێ دروستکردن کە دەگونجێ زۆر بەنداوی دیکەش دروست بکرێن کە پێم وایە حکوومەتی هەرێم پرۆژه هەیە بەڵام زۆریان نیوە چڵ بەجێ ماون و پاشان زەویەکە بە کەڵکی کشت و کاڵ دێ خۆ زۆر لە وڵاتان زەویەکان شۆرەگە سوێرە یا زوورکەڵێنە بە هیچی لێ سەوزناویی لێ ناڕوێت ئەمجا ئەم وڵاتە حەقیقەت جێگەی ئاژەڵداریە و جێگەی بازرگانیە و شوێنی پیشە سازی دروستکردنی کارگە و معامیلە واتە ئەم وڵاتە ئێمە خێروبێری زۆری تێدایە بەڵام ئەی بۆچی ئێستا بەو شێوەیە کە ئەو تا خەڵک محتاجی موچەی ئاساییە کە لە وڵاتان لە هەندێک لە وڵاتان احتیاطی زۆریان داناوە هەردەستی لێ نادەن ینی بە چەندان سەدان ملیاریان داناوە کە بەوەندە مەزەندە دەکرێت بە پارەی خۆیان یا دایان ناو احتیاطی بۆ جیلەکانی دیکە کە دێن یا زۆر وڵات هەیە نەوتی هەیە نایفرۆشێ شتی دیکە پشتی بەشتی دیکە بەستەوە بۆچی وایە ئەمە مەبەستم ئەوەیە کە ئەو خێروبێرە بۆچی بەهرەی لێ وەرنەگیراوە لە ڕاستیدا لەبەرەوە کە بەدەستی ئەمینەوە نییە و لەبەرەوە کە گەندەڵی پێ دەکرێت و لەبەرەوە کە قۆرەخکاری تێدایە و لەبەرەوە کە زۆڵ مستەم هەیە تەماشا بکە خۆ زۆر جار باز کراوە ئێمەش دووبارەی دەکەینەوە چەند کەسێک هەن لەم هەرێمی کوردستانەدا لە دوای ڕاپەڕینەوە دەستیان کردو بە کۆکردنەوەی سەرۆت و سامان واتە لە دوای نەوەتویەکەوە
چونکە لە وڵاتان هەیە دەوڵەمەندی ئەستور هەیە بەڵام باپیریشی دەوڵەمەند بووە بازرگانێکی گەورە بوو ملیار لێر بووە جا جا مەسەلەن کوڕەکەشی نەوەکەشی ئەوە بەڵام ئێمە هەندێکمان هەنووکو کارێک چۆن هەڵدە تۆقی لە دوای ڕێژنە بارانێک ئەخر بۆ زانیاری لە دوای ڕێژنە بارانێکی بەخۆت کارێک لە هەندێک شوێن هەڵدە تۆقێ ئاوەکو کارێک هەڵ تۆقیون بوونە ملیار لێر جا هەیە چەند ملیاری هەیە یعنی من نەفەر دەناسم ئەڵبەتە من زۆر بە دوای عیبی خەڵکدا ناگەڕم داخوا لەکوێی بوو چۆن بوو چۆن بەڵام خەڵک باسی یەکدی دەکات نەفەر دەناسم کتانە وەڵڵا کاتی خۆی لە دوای ڕاپەڕین هاتووە هەندێک پارێ من قەرز کردووە فلسی نەبووە هیچ ئێستا شارێکی بنیاتناوە شار 600 خانوو بە نرخی زۆر ملیار لێرە چی دروست کردووە چی هەیە ئێ باشە ئەو هەموو دەوڵەمەندی ئەستورە ئەو هەموو ملیار لێرانە کە دروست دەبن دیارە بە وارداتی ئەم وڵاتە دروست دەبن لەکوێ هێنا خۆ نەچووە لە ئێران کەسابەت کا و لە ئەوروپا بیکا و لە تورکیا و لە شوێ لە دەوڵەتانی عەرەبی بکە هەر لەم وڵاتە ئەو هەموو سەر و سامانەی بەسەرێک ناوە هی چیەوە هی ئەم وڵاتەیە هی ئەو خەڵکەیە هی ئەو جەماوەرەیە جا زانایەک دڵ لە هەر شوێنێک چیای زۆر بەرز و سەرکەشت بینی شیوی زۆر قوڵش دەبینی ئەو ملیار لێرانە کاکەدانا کە من زۆر ئەو زاراوم بەکارێناوە حیزب و خزم دوو حیزبی حکومڕان و خزمانی ئەو ماڵانە کە ئەو حیزبانە بەڕێوە دەبن ملیار لێرەکان لەوێدا بۆیان بگەڕێ ڕەنگەیشی لە وڵات فڵان کەس خۆ سەر بەخۆیە مستەقیلە بە سەرەداوێک دەچێتەوە ئەوە حتمما جۆرێک شەراکەت و شەریکایەتی هەیە لەگەڵ یەکێک لەو بڕیار بەدەستانە لێ بکۆڵەوە وایە ئەگەر لەکوێنە ئەی بۆ خەڵکی دیکە هەرچەندەکە خۆی پێناژێ جا ببوورمە بەس لەوەی شاخەکەمە بەس لەوە هەر کاتێک ئاوا بینی و ملیار لێری ئەوەنە گەورە هەبوو فەقیری زۆریش وانە بەڵێ ئێوە لە هەر شوێنێ کاخ هەبوو کوخیش هەیە کوخ کاخیش ینی کۆشک هەروایە جارێکی باسی ئەوم کردەوەی مستەفا لوتفی منفەلووتی کە بەلای دوو کەس دوچیان زیان دێشێ یەکیان لە تێریان زۆری خواردووە زجی هەڵساوە ئەوی دیکە لە برسان جا خۆگەر تێرەکە زۆر خۆرەکە گە زیادەی نەخوارباز ژی نەدێشە بەشەکەی کە زجی پێدێشە دابای بە هەژارەکەوی ژی نەدێشە ئەم کۆمەڵگای ئێمە ئێستا وای لاتوە جا جەنابەت گوتووە ژینگەکە پیس بووە بەڵێ جەنابەت گوتووە بەچی پیس بووە لە ڕاستیدا بەوە پیس بووە کە ئەم وڵاتە دادگەری تێدا ڕەچاو نەکراوە یەکسانی تێدا ڕەچاو نەکراوە مرۆڤبوون و هاوڵاتی بوونی تێدا بە پێوەەر نەگیراوە بۆچی کە ئەگەر دامەزراوەکان هەبن کاکەدانە بۆ هەموو کەس وەکو یەک دەبن تەماشاو کە تۆ سپایەکت هەیە بۆ دەڵێن دەبێ هێزی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و دەبێ لە دامەزراوەیەکی نیشتیمانیدا خۆ ببینەوە بۆچی حکمەتەکەی چیە حکمەتەکەی ئەوێ ئەو کاتە هەموو کەس دەتوانێت پێشمەرگە بێ هەموو کەس دەتوانێت ئاسایش بێ هەموو کەس دەتوانێت بێتە پۆلیس وایە هەموو کەس دەتوانێت بێتە دەرەجەدار لە پێشمەرگایەتیدا و لە ئاسایشدا و لە شۆرتە و پۆلیس و لە شتەکانی دیکەدا بەڵام ئێستا وایە هی نەخێوانیوە دیارە ئەگەر دامەزراوە بێ هەموو کەس دەتوانێت بێتە بەڕێوەبەری قوتابخانە بەڕێوەبەری خەستەخانە بەڕێوەبەری فڵان فەرمانگە ئێستا وایە ئێستا لە دەڤەری زرد بەس ئەوانە دەبنە بەرپرسی فەرمانگەکان کە سەر بە حیزبی زەردن لە دەڤەری سەوزیش تەنیا ئەوانە دەبنە بەرپرسی فەرمانگەکان کە سەر بە حیزبی سەوزن ئێ باشە ئەو خەڵکەی دیکە بەشەر نییە ئەو خەڵکەی دیکە مرۆڤ نییە کەواتە تۆ مرۆڤبوونت نەکردەوە بە پێوەەر بۆ مامەڵە لەگەڵ خەڵکدا هەدی ئەو خەڵکەی دیکە هاوڵاتی نییە هاوڵاتی بوونت نەکردوێتە پێوەەر نەکردوێتە سەنجی مەحەک بەڵکو حیزبی بوون و بەڵکو جاری وا بچووکتر لە حیزبی بوون سەر بە بنەماڵە بوون و سەر بەو ماڵ بوون و سەر بەو کەس بوونت کردو بە پێوەەر و سەنجی مەحەک جا ئەم وڵاتە بەڵێ پۆخەڵ بە بەهۆی ئەوە کە دامەزراوەکانی تێدا پەک دەخرێن پێشێل دەکرێن بێ نێوەڕۆک دەکرێن یاسای تێدا پێشێل دەکرێت هاوڵاتی بوونی تێدا ناکرێت بە پێوەەر بۆ مامەڵە لەگەڵ خەڵکدا
هەلەکان لە بەردەم خەڵکدا یەکسان نین و چینە سیاسیەکە دەبێتە بازرگان یاخود دەبێتە شەریکە بازرگان. جا ئیبن خەلدون دەڵێ هەر وڵاتێک حکومڕانەکانی بوونە بازرگان کاول دەبێت. بۆ حکومڕان وەختێک دەبێتە بازرگان قووەتە سیاسیەکەی و قووەتە ئیداریەکەشی دەخاتە گەڕ و سەرنجام ڕێی کەسابەت لە خەڵک دەگرێت. خۆ زۆر کەس لەم وڵاتەدا دادوفیخانیەتی دەڵێیان دەبێ ئەو بڕیار بەدەستانە ئەو حکومڕانانە ئەو هەندێک لەو بەرپرسانە خۆ مناڵم هەمویان وەکو یەکنین یان دەبێ بیکەمە هاوبەش و شەریک لە کەسابەتەکەمدا یاخۆ ڕێی کەسابەتدادا کابرا دەیەوێت کارگەیەک دامەزرێنێ کابرا دەیەوێت پرۆژەیەکی هەبێ. من خەڵکم پێشی دێ لە ئوردون خەڵک دەناسم کە بە ئەسڵ کوردە کابرا ویستم بێم لێرە کارگەیەک دابنێم هی دروستکردنی جسری گەورە و ڕێی ئەوە گوتیان دەبێ شەریک بین گوتمەوە ناکرێت چۆن ئەوە دەبێت وڵا دەبێت سە تا ئەوەندەی بۆ ئێمە بێ و یان دەبێت ئاوا بێ کاکە نایکەم خەڵکی دەکەم پێشێک دێکتمە کاکە دێم کارگەیەکی فڵانشتە دادەنێم کە ئەو شتانە ئێستا و کەلوپەلانە لە ئێران و لە تورکیا و لە کوێوە دەهێنرێن بایەمە لێرە خۆمان بەرهەمی بێنین توانە باشە بەڵام دەبێت سەتاسی بۆ ئێمە بێت ماخکاکە بە خۆم هیچ نامێنێت لێ دایمەنێ گوێ لە گیانەکەم جا ئەوە فعلا پۆخەڵ کراوە ئەوە پۆخەڵی نییە ئەو هەموو گەندەڵی و زوڵم و فەسادە ئەو هەموو سەرەت و سامانە کەسانێک کە دەژمێردرێن پێی ببنە ملیاردلێر لە زیاتێک ئەو پار و سامانە لە خەزێنەی حکوومەتەکەت دابێ لە خەزێنەی حکوومەتەکەت دابێ لەسەر میلاکی حکوومەتەکەت بێ ئێستا حکوومەت قەرزدارە میلەت بێموچێ بەڵام حیزب و خزم و ئەوانە کە لە دەوری حیزب و خزمن ملیاردلێر ئەمە حاڵەتێکی زۆر ناسروشتیە حاڵەتێکی زۆر نائاساییە و ئەوە بە حەقیقەت لارە دەبێت ڕاست بکرێتەوە بەڵام بەچێ ڕاست دەکرێتەوە بە ڕاستان هەر بەوانەی کە خۆیان لارن بۆوان ڕاست دەکرێت و نەخێر ئەو پرسیارەکەیە ئەوە زۆرێک لە ڕژبینی دروست ناکات ئەوەی کە ئەم واقعی هێناوەتە بەرهەم ئەوانەی کە پیسیان کردو و خراپیان کردو و لاریان کردوێتەوە خۆ تازە بەوان چاک ناکرێت ئەگە خۆیان چاک نەکەن و خۆیان پاک نەکەن ئەوانیش ئێستا دەسەڵاتدار چی بکەین جا من یەکێک لەو مەبەستانی کە هەمە دەمەوێت خەڵک واقعەکە و خۆی ببینێ من حەقم نێدا خوا خەڵک ڕەشبین دەبێت من عادەتم نییە قسەی خۆش و بۆش بۆ خەڵک بکەم من نامەوێت خەڵگەڵ خەڵەتێنم نامەوێت کڵاو لەسەری خەڵک نێم نامەوێت خەڵک بخافڵێنم دنیا شامی شەریفە ئیشەڵا چاکی دەکەین باش دەبێت ئیشەڵا ئەو بڕیار بەدەستانە کە تا ئێستا وەزعەکەیان تێکداوە مەرحەمەتیان دەجوڵێ نەمەرج نییە بەڵام کە مەرحەمەتیان نەجوڵاو کە خۆیان ڕاست نەکردەوە چی چاوەڕێیان دەکات ئەوە چاوەڕێیان دەکات کە بەسەر خەڵکی دیکە هاتووە فاعتبروا يا أولي الأبصار أي خاون عقلان پند وەربگرن دەبێت چاوەڕێ بکات بەڵام من پێم خۆشە خەڵک واقعەکە و خۆی ببینێ واقع کە ڕەش بێ هەر بە ڕەش دەبیندرێ جایوا دەڵێ ڕەشبینیە و آخر واقعەکە بۆ خۆی ڕەشە ئێجا کە تو تەماشای پێ ڕەش دەبینی ئەدێ دەتەوێت لە لات بکەم سەوز و سوور بکەم فێڵت لێ بکەم قەت عادەتی من وانە هەر لەبەرەوەی کە تۆ تۆزێک دڵخۆش بی جا من ئێستا زۆر لە کۆڕ و مەجلیس کە دادەنیشم خەڵک هەر چاوەڕێی قسەیەکی خۆشە مامۆستا دەی موژدەیەکی خۆش دەڵێم وەڵای موژدەی خۆش نییە ئەی مامۆستا کەی چا دەبێ وەزاکە بۆ چاچی ناکەن وەڵای کاکە جا ئێمە پێشنیارمان بەدەستە و پرۆژە و نەخشە ڕێگامان پێشکەش کردووە بەڵام وەرنەگیراوە دەی باشە مامۆستا چا نابێ وەزاکە دەڵێم نەخێر بە تەمامە بن وا بە ئاسانی چاک ببێ دەگونجێت چاک ببێ ناڵێم مستەحیلە بەڵام وا پێدەچێ ئەوانەی کە بڕیار بەدەستن لە وڵاتەدا بەهرەمەندن لەم بارودۆخەنا هەموارە بەهرەمەندن لێی حیزب و خزمیان بەهرەمەندە پارویان کەوتۆتە ڕۆنی دەربەستی خەڵکی دیکەش نین پێم وایە کاتێک ئەگە فریاب بکەون بێنەوە سەرهۆش کاتێک دەنەوە سەرهۆش کە مەترسی گەورە لەسەر چارەنووسیان بێ ئەو کاتە ڕەنگە هۆشخۆ بێنەوە بەڵام ئەو کاتیش احتیمالی هەیە کات بەسەر چوو بێ مامۆستا پرسیارێکتر یەتە ئاراوە کەسانێک کە خۆیان و دەوروبەریان ئەوەی جەنابەت ناوێنی تا بینەقاقیان لە زوڵم و ستەم و گەندەڵی و نادادیە نقم بوو بێ ئەنی تروسکایی ئەوە ئەمەلی ئەویان لێکرێ ئەمانە ڕاست ببنەوە و پاک ببن و چاک ببن زۆر بە زەحمەت پێشتر ئاەتەکانم هێنا إن الله لا يصلح عمل المفسدين ئەوە یاسای خوایە بێگومان خوا کاری تێک دەران چاک ناکە چاچی ناکە والله لا يهدي القوم الظالمين والله لا يهدي القوم الفاسقين
وەکو گوتم جامەگەر وەرچەرخانێک چاوەڕوان نەکراو وەکو شتێکی خارق العادە بەسەریان بێ ئەگەرنا خەڵک نابێ بە دیار ئەوە دابنیشێ بە جددی دەبێ عاقڵمەندانی ئەم وڵاتە دڵسۆزانی ئەم وڵاتە مەزڵومانی ئەم وڵاتە بەشخراوانی ئەم وڵاتە دەبێ لە بیری ئەوە دابن کە باشە ئەو بڕیار بەدەستانە ئەو هەر ڕەحبیان نەژۆڵا ئەوە هەر ئیرادەیان نەکرد تۆ دەبێ هەر دابنیشی دەستە ئەژنۆ دانیشتن تێوەڕامانی ئەم واقعە لە ڕاستیدا مووقفێکی ناشەرعیە بۆ پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام كلا والله لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليشيكن الله أن يعمكم بعقاب ثم تدعونه فلا يستجاب لكم سوين دەفەرمێ نەخێر سوێن بەخوا دەبێ فەرمان بکەن بە چاکە ڕێ بگرن لە خراپە ئەگەرنا نزیکە خوا سزایەکتان بۆ بنێرە دوای هەرچەندی پاڕێنەوە وەڵامتان نەداتەوە من لێرەدا تەواان کوردوتەنیتە ڕوشکیش پێکەوە هەمووشی پێکەوە دەسووتێ لێرەدا مەبەستم ئەوە نییە کە من خەڵک هاندەم بۆ هیچی خراپ بەڵام ئەوە زۆر شتێکی باشە خەڵک بزانێ کە دەبێت خۆی ئەم وڵاتە چاکە و خۆی دەستی ستەمکاران بگرێ بەرۆکیان بگرێ یەخیان بگرێ کە بابە دەست هەڵگرێ لە زوڵم خۆشت دەفەوتێنی ئێمەش دەفەوتێنی ئەوەی وەکو فەرمایشتەکەی پێغەمبەر سڵسم کە باسی کەشتێکە دەکا کە دەفەرمێ ئەوانی کە فەرمان دەکەن بە چاکە و ڕێگری دەکەن لە خراپە و ئەوانش کە خراپە دەکەن وەکو کۆمەڵێکوان سواری کەشتێک بوون هەمویان لە کەشتێکەدان ئەگەر ئەوانەی کە لە سەری کەشتێکن یا ئەوەی کە لە بنی کەشتێکن بڵێن هەموو جارێ من ناتوانین بچینە سەری ئاویشی دیارە ئاوەشینەکە بڵێ لە سەرەیە ناتوانین بچین ئاوی شیرین بێنی ئەوەی لە بنەوەن لە قاتەکانی بنەوەن چونکە کەشتی وایە 6 قات هەر لە بنەوە کونی دەکەین بۆی ئاومان بۆ بێتە ژوورێ بۆ پێداویستی و ئەوانە ئەگەر خەڵکەکە لیان گەڕێن ئەوانی بنەوە کەشتێکە کونکەن ئەوانی بنەوەش دەخەنچێن هەوی سەر هەمویان دەخەنچێن ئەگەر دەستیشیان بگرن هەمویان دەرباز دەبن حقیقەت ئێمە دەبێ ئەوانەی کە ئەم وڵاتیان ئاوە بەو شێوەیە لێکردو دەبێت دەستیان بگیرێ و ڕاست بکرێنەوە و ئەوە بەرپرسیارەتێکی دنیای و قیامەتیە مەبەستیشم لەوە نییە کە فەوزا و هەرا خۆ زۆر شێواز هەیە ئێستا ئەو وڵاتانی ئەوروپا بەڕاستی وەکو لە زۆر شتدا بەرەو پێش چوون لە مەسەلەی ڕاستکردنەوەی حکومڕانان و کاربەدەستانیشدا شێوازی زۆر مەدەنیانە و شارستانیانە و کە زۆر موافقی شەرعیشە زۆریان پەیدا کردووە ینی بەرهەم هێناوە کە ئێمە دەتوانین لەوەش لیان بەهرەمەند بین و ڕێک لەگەڵ شەرعیشدا دەگونجێ لەگەڵ ئەو ئاەت و حەدیثانی دەکە فەرمان بە ئیمانداران دەکەن کە دەبێت فەرمان بە چاکە بکەن و ڕێگری لە زۆر باشە کاتم نەماوە بەس یەک دوو پرسیار ماوە گەر بە گوشراوی قسەی لەسەر بکەین سوپاس دەکەم جۆرە کەسانێک گەیە مامۆستا قسە و شیعاریان زۆر جوانە ینی کە لە قسە و شیعاریان ڕامێنی ئیتر تەسلیمە بی دەردێڵێ بەڵام کردەوەیان پێچەوانەی ینی شیعار و دروشم و قسەیانە ڕای تۆ لەو بارەوە چییە؟ وڵی ئەوە کوردەواری خۆمان پێی دەڵێن دەنجی دەهۆڵ لە دوور خۆشە یان دەڵێن دوورکوژی نزیک خەسار یان ڕواڵەت جوانی نێوە ڕۆگوێران هەڵویستی من ڕای من ئەوەیە کە جارێ زۆر ناشیرینە ئینسان شتی چاک بڵێ بەڵام کردەوەی خراپ بکە ئەوە چونکە بخوای پەروەردگار ڕخنە لە دوو جۆرە کەس دەگرێ لەو بارەوە کە قسەیان جوانە بەڵام کردەوەیان خراپە لە جوولەکەکان کە دەفەرمی ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون وعقلتان نییە بە خەڵکی دەڵێن چاکە بکەن کەچی خۆتان خراپە دەکەن و هەروەها کە هێندێک لە زانایان دەڵێن مەبەست پێ منافقەکانی دەڵێن دڵ نەخۆشەکان کە دەفەرمی ئەیها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون پێشی خۆیان دەبێ بزانن کە ئەو بەڕاستی نوقسانی عیبێکی زۆر گەورەیە و پاشان خەڵک و جەماوەریش دەبێ بزانێت کە هەر کەسێ قسەی کرد با بزانێت دەخوا مۆری کردەوان بە قسەکانی ئەو هەیە ئەگەم قسەکانی مۆری کردەوان پێ و بالێ وەرگێ ئەگەنا با بزانێت کە ئەوە لە ڕاستیدا بە قسە خۆشەکانی بە قسەی خۆش و بۆش هەڵ نەخەڵەتێن کە بەداخەوە خەڵکێکی زۆر لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بە دروشمی شیعاری بێکردار و قسەی بێکردەوە هەڵ خەڵەتاوە بەڵێنی بێبناغە هەڵ خەڵەتاوە و بەڕێکدا ڕۆیشتون کە ئەوە واقعەکەی کە دەبینی وەک دوا پرسیار بە ئاماژەم پێکەن هیچ کاتم نەماوە حەزەکەم ڕای تۆ لەبارەی ئەوە بزانم
قسێگێ دەوترێت وەکو پەندیشە دەوترێت ئاشی نەزانە و خوای جێڕێ ڕاست ئاشی نەزانە خوای جێڕەیە ئاشی خوایە و نەزانی جێڕێ وڵاهی ئاشی نەزان خی پەروەردگار عادەتی نییە عادەتی نییە کە کاری تێکدەران چاککە کاری ستەمکاران چاککە بیان خاتە سەر ڕێ ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ئاشی نەزان بە نەزانی دەگەڕێەوە کاولیش دەبێ هیچ ڕاست نییە و هەموو شتیشی خوایە وەکو مڵکیەت بەڵام هەرگیز ئەوە ڕاست نییە کە خی پەروەردگار لە زیاتی نەزانان بێ کارێک بکە بەڵکو خوا سونەن و قەوانینی داناوە کەسێک شاردەی قانونەکانی خوا نەبێ پابندێ بە قانونەکانی خواوە سەری بە فەتارەت دەچێت ئاشی نەزان کاول دەبێ و نەخوا دەیژێڕێ و نە بەخۆشی دەگەڕێ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئەمەڵقەی ئێمەدایەوە سەلامەت سوپاس بۆ سوپاس میێرانی عزیز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێ هەمولایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان